ئێمە ئەمڕۆ دووبارە گەڕاینەوە سلێمانی، بەڵام ئەمجار جیاوازترە. خێزانی ئەمجارمان ژنێکە لە تەمەنی 4 مانگیدا دایک و باوک و خێزانەکەی بە تەواوەتی ئەنفال کراون. گوێبیستی چیرۆکەکەی دەبین و دواتریش بە چەند سوپرایزێک تەواوی ژیانیان دەگۆڕێ. خانوویەکە نەبێ کرێکی بیت ژیانت بە کولەمەرگی تێپەڕێ. چاوەڕوانی دەستی خەڵک زۆر ناخۆشە کە چاوەڕوانی دەستی خەڵکەکەی. ناوم نگین محەممەد عەبدوڵڵایە، دانیشتووی سلێمانیم. تەمەن وایتر بۆ 36 تا 37 ساڵە ڕۆم. لە یەکی حەوتی 87 لەدایک بووم. لە دوای ئەوە کاتی ئەنفالەکە بە 4 مانگی لە دایک و باوک و کەس و کارم هەمووی ون بووم، نەدایک نەباوک هیچ کەسێکی خۆمم نەبینیوە. لە دوای ئەوە ئەکەومە دەستی ژن و پیاوێکەوە. ئەم ژن و پیاوە تقریبان بە خەویان کردم. لە قلیاستانە بووین، لە ماڵ جاشی بەکری فاتە بوو. پەروەردەیان کردم هەتا ئەو کاتە، ینی بوومە 13 ساڵ. کۆڕەوەکە کرا چوینە ئێران. من 4 ساڵ بووم لە کاتی کۆڕەوەکە چوینە ئێران. کە ڕۆیشتینە ئێران لەوێ تا 13 ساڵی تەمەنم لەوێ تەواو کرد. بە 13 ساڵی درام بەشوم. درام بە کابرایەک 30 ساڵ لە خۆم گەورەتر بوو. لە دوای ئەوە ژیانم زۆر ناخۆش بوو، یعنی نەمەزانی ئەوزای زەواجکردن و ئەم شتانە چییە. بەڵام لە دوای ئەوە هیتر وردە وردە ڕاهاتم بۆ وەزعەکە. ئەم مناڵانەم بوو لەو کابرایە، مناڵانم بوو 2 مناڵ. ئیتر بە دەردەسەرێکی زۆر زۆر تێپەڕیم لەو کاتا. مردەکەم مرد. لە دوای ئەوە لە 2012 چەندێک ئەوە لەو کاتە هاتمەوە، چون ساڵەکانی زۆر نازانم بەسەبت. چوومە ناو گۆڕستانەکەی شێخ ئەحمەدی هەندی، نەمەزانی کە بۆ کوێوە بڕۆم، بچمە ماڵی کێ، بچمە چ شوێنێک. ڕووم لە قەبرستانەکەنا، کە ڕووم لە قەبرستانەکەنا ڕۆشتمە ئەوێ تقریبان 8 شەو لەوێ مامەوە. ئەم 8 شەوە سەلکی نێرگز بوو یا قومام بوو، تایە بوو، گیاکان هەڵم ئەکێشا، سەلکێکی ئاویان پێوە بوو. ئەو گیامە ئەخوارد لەگەڵ ئەو سەلکی قومامانە، باوەڕەکەن. دوای ئەوە یعنی ئیتر ئەو ناڕەحەتیم کێشا بوو، تەواو قوڕبم بوو بە ئەلتیهابات. دوای ئەوە هەستام ئیتر لە ناو گۆڕستانەکە دانیشت بووم. باوەڕتان هەبێ یەک شتم بینی لەو حاڵەتە، یعنی چاوم وەکو چی سوور بوو، ئەتوو گۆمێ خوێنە، ئەو نە سوور بوو چاو. ئافرەتێک هاو، ئافرەتەکە هەموو ڕۆژێ هاتوچووی سەر ماڵی باوکی ئەکرد. دکتۆر ئیزنی دابوو تبی مناڵتە بۆ نامێنێ. ئەم مناڵتە بۆ نامێنێ. ئەمیش هەستا یعنی کە ئێمەی بینی لەسەر قەبرانەکە هاو بۆ لام، یعنی غورورم ئەو گەورە بوو. ئەموت ئێستا کە ئەگەر پێم قسەم لەگەڵا قسەی لەگەڵا کردم، یعنی ڕاستیم پێ نەئەوت کە بڵم شتێکی وەها هەیە. ئەموت بس بمرم هیچم ناوێت. لە دوای ئەوەتی دادێکیان تو چیەکەی لەسەرم قەبرانە؟ من چەند ڕۆژەیەم و ئەڕۆم، تۆ هەر لێرایت، چیەکەی لێرانە؟ وتم وەڵی دادێکیان هیچ شتێکی وەها نییە، بەڵام هاتووم لەسەرم قەبرانە دانیشتوم. بەڵام وتی دەی چەنە خۆنەواری و هەیە؟ ئەم قسانەی کرد و ئەوانەی کردی بە سوعبەت. وتی بەس من وا بۆی ناچم تۆ بۆ شێوەی هەتە هێزتیان نییە، چاوت سوور بووە، هەچێ گیانتە ئەلەرزێ ڕات کردووە چییە، یعنی بەم شێوازە بۆچی
واتە لێ هاتو تم وڵی نەڕام کردو نەیشتێ ئەتوانی یەک چاکم لەگەڵا بکەی وتی چی وتم یەک علاگەنانمان بۆ بێنە هیچی ترە لێ داوا ناکەم یەک علاگەنان ئەوەی کە بگەمە شوێنێکەوە کە بتوانم نەموت ئەمەوێ بمرم ئەوەی کە بتوانم ئیشە شتێ بکەم وتی بۆ چی بووە یعنی لەو یا قسەکەی بە من بڕی یەکسەر پەلاماری ئەم کچەی یا چونکە خۆی مناڵی نەبوو ئەم شتانە پەلاماری کچەکەی یا کردێ باوەشی باشە کردێ باوەشی بە کوڕەکەشی وتی وەرە کۆڵم هەردووکیانی هەڵگرت حامیلێش بوو باوەڕەکەن هەردووکیانی هەڵگرت بردینی بۆ کە زەرگێتە لەگەڵ خۆیان وتی بێن ئەم شەو لە ماڵی ئێمە بن خوا گەورەیە باوەڕتان هەبێ لەو حاڵەتە بەم شێوازە نەبووم ئێستا کە ئەم بینن کە تێچووم خەم و خەفەت دوای لێ کردوم هەموو ژیانی تێکداوم تووشی سەرەتانم بوو 4 ساڵ 5 ساڵ پێوەی ناڵاندم چارەسەرم کرا سوپاس بۆ خوای گەورە کچەکەم دڵی کون بوو ئەوش چارەسەری کرا سوپاس بۆ خوای گەورە هەر بە دوعاکردن ئەگینا باوەڕ بکە بڵم ئەگەر بە دکتۆر چارەسەرکراوین بە دکتۆر نەبووە هەر مۆجزەی خوای گەورە ئەوە هەموو ئەورا خوشتەکانیشیم هەیە هی ئەو کاتە کە بردومیان بۆ ئێران چارەسەری سەرەتانەکەم کرا ئافرەتێک پێیا بوو ئێستا هەر خەڵکەکە خۆی سەیری ژیانی من بکات وەرە پاشماوەی ئەنفال بیت تاق خۆما بیتەوە هەموو کە سوکارت لە دەستدا بێت یعنی خۆشە من ئالێرانە بە شێوازێک بژیم خەڵک خێرم پێ بکات خەڵک کرێخانۆکەم بۆ بدا خەڵک مەسرەفی ژیانم بکات خەڵک بێت یعنی کراسێکم بۆ بکات وەڵات ئەمە بۆ عیبە بۆ وتن عیبەیە لەوانەیە ئەو جلانەی کە ژێری منە و لەوانەیە 8 ساڵە من ئەوانە لەبەر ئەەکەمەوە یعنی ئەگەر پارێک بێتە دەستمان هەڵێکرم بە مناڵەکان پێوەی بەخێوە بکەم با مناڵەکانم شانە کزە نەبن لارە مل نەبن لە ناو ڕفیقانیانە قسەیان پێ ناڵێن باوەڕ ئەەکەی خۆر لەم ڕۆژگاری شاوا کەوتین خۆتان ئەزانن ئەگەر جۆرێک بێت کراسەکە دیان شتەکانی مەکتەبیان یەکسەر تعلیق و توانجی لێ ئەدەن قسەی پێڵێنەوە بۆچی ئەو دەوایەوە ئەوە بۆ وایە یعنی ناخۆشە ژیان بۆ من زۆر بە ئازار ئەڕۆم بەم ژیانە نەمعاشێکت هەبێ نە هیچ شتێکت هەبێ قەناعەتکە نان کە ڕواوی بۆ منیان و بۆ مناڵانە خواردویانە لە دوای ئەوە ژەهراوی بووین هەرسێکمان باشە هەرسێکمان ژەهراوی بووین وامان لێ هاوکە ینی تەواو هیچ کەسێ بە تەمامان نەبوو دوایەوە وردە یارمەتیانە دامێکێ سەیە هێنایەکێت و سەیانەکی ینی بەمە ئەژی تۆ خانوویەکە نەبێ کرێکی بیت ژیانت بە کولەمەرگی تێپەڕێت چاوەڕوانی دەستی خەڵک زۆر ناخۆشە کە چاوەڕوانی دەستی خەڵکەکەی ینی نازان سەری مناڵەکان مەکەم هەموو جارێک باوەڕکە ئەوم ناوان خۆم بۆ شێوەیە بووم کێشەم نەبوو بۆ خۆم یعنی چۆکم دانیاوە بەڵام مناڵەکان حەز ناکەم بۆ شێوەیە وەکو منیا بەسەر بێت یعنی داوای ئەوەی کە لێت ئەکەن ناتوانی بۆیان بکەیت کە چەشنیەت ناتوانی ئەوەی کە بەتڵی ئەوانە بیکەن یا جلو بەرگەکانیان یا بێ من کۆن و پاتەڵی خەڵک لەبەر بکەم دەسە ینی ڕفیقمە هەبووە سپاس بۆ خوای گەورە یارمەتی داوم ئەوەی کە کراسێک خۆی کردوێ بۆ منیشی کردووە ڕفیقی ئافرەتمە باوەڕکە بەس خۆش نییە یانیا چاوەڕوان بیت حەز ئەەکەم لەم ژیانە دەربچن حەز ئەەکەم ژیانێکیان هەبێت تەنها کرد چوارچێوەیە خانوش بێت تی بچن بەڵام نەبینەتانەوە دەژەری خەڵک بەس ئەوەیە کە من بڵام دایکێکم بەسەریانەوە چۆکم دانایەوە یاگی ناچۆن فەرق هیچ فەرقی نییە تۆرە بەدڵی خۆیان ژیان نەکەن بە هیچ شێوازێک عنی نازانم ئێستا کە ئام ئافرەتە بە ڕۆژ و بووم باوەڕکی یەک لقمە قازی ئە لەویا بووە لە ئەوەڵی ڕەمەزان و ئێمە کڕیمانە حتا ئێستا
لە دەمناوەی بڕۆ سری سەلاج و بڕۆ سری ماڵەکە بکە بزانە هیچ شتێکی تایە، یعنی میوەی تایە تەمی کردووە. لەوانێ بە 3 مانگیش بە 2 مانگیش جارێ من یەک جار بچمە دەرەوە بۆ ئارەبانەیەک توێتایەکێت باوەڕ کە توێتایەک هاو ئەلێرەوە ئەتا شتم لێ نەکڕیوەتەوە. وتی هینە وتم بە قەرز بەشکم شتێکم بیتێ میوەیان بۆ ئەکڕم بۆ مناڵەکان. باوەڕ تەبێ وتی پێم نییە، وتی بۆ جارێکی تر لەم ئافرەتی دراوسێمان قەرزم کرد 5,000 پێم دا ئەنجا شتەکەم کڕی. ئێستش نەچوومەتەوە بەلایەکە شت بکڕم. باشە باوەڕ کە ئەمە هیچ نییە کە بە یاوم گەڕاوەتەوە. ڕۆژی وا هەبووە ئەو نەبرسیمان بووە، یعنی بەستێژەم ئێمە بە 3 ڕۆژ نانمان نەخواردووە. یەک هێلکەمان کردووەتە ڕۆن بۆ 3 نەفەر، یعنی هەر یەکەوە تۆزێکی خواردووە. ئێستا چیم کردەڵم خواکیان گرانیە شتێک نەبێت، نان ئەوەی کە نانوردەکەی کۆ ئەبێتەوە خڕەبێتەوە ئەڵێم هەر هەڵی ئەگرم نەک خوا نەخواستە ڕۆژێک بێت من احتیاجی ئەوە بمەوانە بخۆم. ئێمە ئێستا کلیلی ماڵە تازەکەی ئەمیگین خانمان لەگەڵ خۆمان هێناوە. ئەو هیچ ئاگای لەم سوپرایزە نییە. ئێمە ناشزانانی لە ماڵەیاننا، ئەم پێکەوە دچین لە دەرگای ماڵەکان دەدەین. ئەم جار جیاوازتر لە جارانی پێشوو هەر یەکسەر کلیلی خانووەکەی پێشکەش دەکەین. میگان چۆنی؟ باشی حاڵە؟ سەلامەتی؟ باشی وەرە چۆنی حاڵە؟ سەلامەتی؟ قوربانی تۆ بم. سپاس دەکەم. حاڵە چۆنە؟ مەمنونم. بەخێر بێنی بۆ خندێک قەلەق دیاری؟ نازانم دایم بخەمەوە بەتوان لە دڵما. کچە ئەنفال بی هیچ کەسی خۆت نەبێ ژیانکردن زۆر قورسە بەتایبەتی ئەگەر هەژارش بی. زۆر داوای لێبوردنمان هەیە ئەگەر زۆر نەهاتبینە خزمەتتان. نابڕێزن. ئەوە فەرموو. دەستە چاوتە خۆش بێ. بیکەوە. خانووێک بە تەواوی کەلوپەلی ناوماڵە بوو تومان دابین کردووە. دەست و چاوتان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. ئێوە هەموو کەسلی منن. ئێمە برای توین، تو خوشکی ئێمەی. یعنی ئەمە بەڕاستیە بەڕاستی. بێگومان. بە هیچنی ئەڵڵا گەورە. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی زۆر داوای لەبوردن لێ دەکەین ئەگەر زۆر هاتبینە خزمەتی تۆ. هەرچی بکرێت بۆ ئێوە کەمە. مەمنونی هەمووتانم. مەمنونی دەستگای خێرخوازی بەرزانیم. یعنی بەڕاستی نازانم حەبەسەوام نازانم چی بڵێم. خۆی سپاس بۆتەوە. یعنی نازانم. چۆن زۆر دڵخۆشی بەو دڵخۆشیە. من زۆر دڵخۆشم. وازانم ئێستا تازە لەدایک بوومەتەوەتر. بەڕاستی. ئێمە برای توین، تو خوشکی ئێمەی. دڵنیام لەوە. من دەزانم کە هەستی باوک و دایک و خوشک و براو ئەوانە نەبینی زۆر زۆرە. ئەگەر ئەوەی هەی بێت و لە دەستی بدات زۆر زۆرە ئەگەر نەبینی نەمبینی و ئێمە هەموو کەسی توین ئینشەڵڵا. قوربانی ئێوە بم. خوا ئێوەمان لێ نەسنێ یا ڕەبی. من بەڕاستی ئەسەیتر وازانم تازە لەدایک بوومەتەوە. یعنی کۆتایی بە هەموو نەهامەتێک هاتووە ئێمە. بەڕاستی نازانم چۆن جوابتان بمەوە. ئەم جار جیاوازتر لە جارانی پێشوو کەسێک لە دەرگای ماڵ ئێوەدا هەموو جارێک بوو کرێ خانوو بوو. ئەم جارە خودی خانووەکە بوو. قوربانی ئێوە بوو. زۆر سپاستان دەکەم. نازانم یعنی چۆن جوابتان بمەوە.
من زۆر سپاسی ئێوە خۆی گپڕیش دەکەم کە ئەو بەدەم دواکانمە. ئەمە واجبی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی هیچ بنەتێکی تێدا نیە و دەبووە زۆرتر بینە خزمەتە. بە ئیزنی خۆی گەورە بەخێر بن سەر چاوەکانم. من قوربانی ئێوە بوو. بەخۆت و کچەکەت ئینشاڵا ژیانێکی نوێ دەست پێ دەکەن. دەزانم بەهۆی نەبوونیە کوڕەکەش لەگەڵ تو ناژیت، بەڵام هەموو هەوڵێکمان بۆ ئەوە دەبێت کوڕەکەش لەگەڵ تو بژیت و بگەڕێتەوە لای تو. بە ئیزنی خۆی گەورە زۆر ناڕەحەتە، ئەنی نەمتوانیەوە لە لای هیچ کەسێک ئەوە بڵێ باوەڕەکەن کە بۆ شێوازە بووە. جا با زۆر ڕات نەگرین سەرماشە، پێم خۆشە هەوو هەواڵە خۆشەش بە کچەکەشت بگەینی. بە ئیزنی خۆی گەورە. تو فەرموو. دووبارە پیرۆستان بێ. زۆر سپاس دەکەم بە ڕێزیت، مەمنونم. من پێویست ناکەم بڵێم چه هەستێکت هەیە، دڵنیام کە هەستێکی زۆر خۆشت هەیە، بەڵام ئەو هەستە خۆشەی کە هەتە بە چ وشەی دەردەبڕی؟ وڵی نازانم ینی چۆن دەری ببڕم بۆتان. ئەوەندە خۆشحاڵم ئەوەندە خۆشحاڵم هەڵم وازانم تازە لەدایک بوومەتەوە. ئەوە زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەرزانی یەکەم دووبارە و دەبارە و 100 بارەیش کە ئەنی لە ماوەی 24 ساعتە هاتن بەدەم منەوە باوەڕەکەی کە ئەمەشم بینی ئیتر ئەوەی خۆشحاڵ بووم. ئێمە خزمەتانەکەین. زۆر سپاس دەکەم. دووبارە ئەڵێمەوە کە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی داوای لێبوردنمان هەیە گەر زوو کەیسی ئێوەمان پێ نەزانی بێتونە هەدوینە خزمەتان بە هەموو شانازیەکەوە خزمەتانەکەین، بە تایبەتی ژنێکی وەکو تۆی کچە ئەنفال کە کەسی خۆی نییە، بە هەموو شانازیەکەوە واجبی ئێمە کە بین خزمەتان بکەین. زۆر سپاستانەکەم. ژانێکی نوێ دەست پێ دەکەن بە شانازی بکەین بەەوە بەڕاستی. زۆر سپاس، ئێمە شانازی بەوە دەکەین و شانازی بەو کارە دەکەین کە بوتانێکین بەو خزمەتە بچووکە تەبان. باسی ئەومان کرد، تو باسی ئەوەت کرد کە هەروەکەوەیە کە تازە لەدایک بووی، حساب کە تازە لەدایک بووی لاپەرێکی نوێ دەکەیەوە. بێجگە لە خانوو چ شتێکی تر ئەگەر لە ژیاندا ڕۆ بداتن بڵێ ئەو هەموو کەم و کوڕیانەی کە هەیە پڕ دەکاتن؟ وەڵی ئیشکردنێکی خۆمان کە ئیتراهات ئەحتیاجی دەستی هیچ کەسێک نەبی، ئیشکردنێکی باشوک و دوکانێک بەسەریەوە بین، نێڵم مناڵەکان احتیاج من دوکانێ. من ئەوەی پرسییم سرم لێ شێوە، ماشاڵڵا تۆ لە بابەتی لە دەڵاکیە، لە شێوەکاریە، لە کاری دەستی، لە خەیاتیە، ماشاڵڵا لە هەموو شتێکە شارەزاییت هەبووە، تەنانەت لە کارگەی دروستکردنی شیرینی پێڵا و شیرینی و خواردن و هەموو شتێک، یعنی لە جلوبەرگ و هەموو شتێک. ئێمە هەرچەند بیرمان لێ کرد بەڕاستی لەو هەموو کارانەی کە دەزانی نەمانویست کارێکت بۆ ئامادە بکەین و بوت بکەینە سوپرایز بەڕاستی، لەبەرەوەی ماشەڵڵا لە هەموو کارێکە تۆ شارەزاییت هەیە فەرمان بکسە بگرە بیکەوە. ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی خەرجی دانانی بزنزێکی بچووک بۆ ئێوەمان دابین کردووە. هەرچی بزنزێک کە ئێوە داوا دەکەن لە چیا شارەزان لە چیا زیرەکن لەو شوێنەی کە ئێوە دەتانەوێ بۆتان دادنێ. جا خۆت
لەمە بەدووە لە چ کارێک لەو کارانەی کە باست کرد لە کاری دەستیە کاری دەستی و ئەوەی سیرامێکی کە باست کرد دوورمان و خەیاتیە هەر یەکێک لەو کارانەی کە پێت وایە کە سەرکەوتو دەبیتێدا ئێمەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆ دانین و لەگەڵت دەبین تا ئاخر داقەش تا دەکەویە سەرسکە. زۆر سپاسدانەکەم بەڕاستی ئەمەش خۆش حاڵترم بووم پێی هانی نازانم چیتان پێ بڵێم جێ لەوەی سپاسدانکەم هیچ شتێکی ترم پێ ناوتری. باوەڕ دەکرد ڕۆژێک هەرگیز ناوەڵڵا هیچ کات قەنەعەتم ناکردبەوەی کە ڕۆژێکێت من بمە خاوەنی خان و ژیانێکی خۆ کە دەستگای خێرخوازی بارزانانی هەبێت بۆی پێویستە لەو باوەڕەدا بن ڕەنگە زوویان درەنگ بگەینە خزمەتی ئەوانەی کە پێویستیان پێ بەڵام هەر دەگەین ئینشاءڵڵا بەیسنی خوای گەورە. زۆر باشە ئەو بوکسەلێرەدانێ بە هەندێکی دیکەش قسە بکەین لەبەرەوەی نامەوێت زۆر لە کاتان بگرم پێم خۆشە لە ناو ماڵەکە بەجێتان بێنین تازە ئێمە میوانی ئێوەینە لەو ماڵەتە چاوت خۆش بێ. منداڵەکان کچەکەت لە مەکتەب دەخوێنێوانەیە؟ زیرەکە لە مەکتەبە؟ باشە شکر بۆ خوای گەورە. باشە چۆن خەرجی خوێندن و ئەوانەی بووی دابین دەکەی؟ وەڵاهی بڵام چۆن بووی دابینەکەم هەر خێرخوازانە گەر خێرخوازێک بێت پارێ شتێکم بۆ بێنێت بۆوە دابینەمە کرد بوویان باوەڕەکەی ئەویش لە ڕەمەزانەکە کەسێک ئەهاویان ئەو ڕفیقی خۆم کە ئەڵێم زۆر زۆر باش بوو یارمەتی ئەدا. دەستی خۆش بێ زۆر سپاس دەکەم دەستی ئەو هەموو ئەو خێرخوازانەش خۆش بێ کە دەستیەوەیان کردووە بە ڕۆژێک بوو ئەهێناین ئەنی بەڕاستی کچێکە ئافرەتێکە بڵام ژنە نمونەی ئافرەتە دەستی خۆش بێ باوەڕەکەی ینی هۆشی بە ئێمە بۆ بە هەموو شێوازێک لێرەوە ئێمەش دەستخۆشی لێ کرێخانەکەشمیانی تەقریبان ئەو خێرخوازانە ئەیدەن ئەویش هەر زۆر زۆر سپاسیانەکەم ینی لێرەوە ئەگەر گویان لێم بێت بەڵنیاییەوە ئەوانیش یارمەتی کرێخانەکەیان دام زۆر زۆر باش بوون لەگەڵما بەڕاستی دەستیان خۆش بێ. پێشتر ئەوەی ئاگدارین نەخۆشی شێرپەنجەت هەبوو بەڵێ شکر بخوا ئێستا باش بووم تێم پەڕاندووە دەرزی کیمیاییشی دانابوو دەرزی کیمیایی دەورەی تقریبان 3 جار بۆ 6 جار لێم دراوە بەڵام ئێستا باشی ئێستا باشم سپاس بخۆی بە تەواتی نەماوەیان بە تەواتی نەماوە بەڵام ئێستا نەخۆشینێکی ترم تووشیم نەخۆشی دەرونی بوو ئەویش باشە بێ. ئەی چۆن خەرجی نەخۆشیەکەی خۆت دابینەکەی؟ وەڵایش دکتۆرێک دکتۆر زانا ئەوش ئەوەی بۆ دابین کردو دەرمان و شتەکانم پێ ئەدا وەکو هاوکاری پێتەدا ئەرەوەڵا زۆر زۆر ینی پارەی دەرمانەکانمان لێ ناسەنە یعنی دکتۆرەکانیش تەوەکو ئێستا پارەت نییە بەڵام خەڵک ئەگەر دکتۆرەکان بێرا و ماڵی منەوە بڕوا ناکەم 50,000 تیا دەربێن فەرمو ئەوشیان بگرە سەلامەت دەبی ئینشاءڵڵا ئەم بۆکسەر بکەوە ئەمەش هەم چارەسەری نەخۆشی خۆت و هەر نەخۆشیێکی دیکە لە خێزانەکەتدا هەبێت لە منداڵەکانت هەروەها خەرجی خوێندنیش بۆ 2 ساڵی خوێندنی کچەکەت دابین دەکەین هەر شتێک پێویست بێت لە قوتابخانەکەی لە مەکتەبی ئێمەوەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆی دابین دەکەین گرنگ ئەوەیە لە خوێندنی خۆدا سەرکەوتو بێتە. زۆر زۆر سپاسدانەکەم زۆر مەمنون بەڕاستی جوابم پێ نادرێتەوە بە هیچ شێوازێک من بۆ تۆ ئەوەی ئێوە کردان کەس نەیکرد چەندین ساڵە من ئازار و ناڕەحەتیە کێشم دوعاکەم خوای گیاندی کەسێک بێ بە دەممانەوە بەڵامی لە ماوەی ئەڵەم دوێنێ هاتن ئەمڕۆ من بوومە خاوەنی خان و ژیانی خۆ من زۆر سپاس دەکەم ئێمە سوپاس دەکەین کە لە ئێمەتان قبول کرد و 1000 جار پیرۆستان بێت ماڵێکی نوێ ژیانێکی نوێ ئینشاءڵڵا زۆر بەڕێزم زۆر سپاس بێ بەڕاستی نمونەی ئینسانن لەسەر زەویاب زۆر سپاس مەمنونم مەمنونی ئەو کەسانی تریشم کە یارمەتی منیان داوە بە هەر شێوازێک بێت لەوە پێش ئەگەر ناویانم بیر نەبێ ئەگەر نەزانم کێ یارمەتی داوم چونکە زۆر کەس یارمەتی داوم و دەستی گرتووم
زۆر سپاسی هەموو لایەکەکەم و بە تایبەتی ئێوە. ئێمە وەکو دەستگای خێرخوازی پارسانی ئێمە سوپاست دەکەین و ئێمە مەمنونی ئەوەی نەکە لە ئێمەتان قوبڵ کرد. دووبارە بەخێر بێن. ئێمە بەخێر بین لەبەری ماڵی خۆتە. سەرچاو زۆر سپاس. ممنون. عزیزی گیان. ممنونم.